ئەمما ئەگەر ئەندامی کۆمەڵێکی جیهادی هەبوو کە ئەم شتانەی تیابوو، بەڵام بەبێ پرسی ئەمیر هێشتا ئەمیریان نیە یا کۆمەڵکاریەکی مەزبوطیان نیە و کەوتنە ئەم ئیشەوە، ئەوە ناڵێ ئێمە بەسمان لەمە نییە. ئەگەر کردیشان تەبەن خەڵکانە کردیان خۆ کارەکە ناشەرعی نابێ، وەکو حەسەن ئەیوب لە باسی جیهادا فەرمێ ئەگەر کابرا ڕوومانەیەکی گر بە دەستیەوە بە تاقی تەنیا ڕۆی بەرەو دوژمن و ئەشزانەکە کوژدێ، کەس ناتوانێت پێی بڵێ شەهید نیە و ئەحکامی شەهیدیش وەرەگرێ بە تاقی تەنیاش چووە. بەڵام ئەم بە تاقی تەنیا کارکردنە خوای پەروەردگار باسی سەیدنا موسامان بۆیە بۆ جێڕێتەوە لە سوورەی قەسەس هەروە لە شوێنی ترەکە ئەفەرمێ فەوەکەزەه موسا فەقەضا عەلەی، بۆ کەسێکی لە کابرای بەنی ئیسرائیلیدا و قبتیدا و کوشتی لە جەماعەتی فرعون، بەڵام خوای پەروەردگار ئیشەکەی زۆر لەسەر گەورە نەکرد. یعنی ئیشی تاک کەسیەکە خۆی لە خۆیان ئیشێکی باشە، بەڵام ئەوە نییە ئەوەندە پەسەند بێت چونکە بینای ئیشی لەسەر ناکرێ. تۆژەتەوە واقعەکە بگۆڕی، تۆژەتەوە ئەو هێزی کوفرە لادەی و ڕادەی. ئەمە بە کۆمەڵکاریەکی ئومەتی عەقائیدی بەهێزەکرێ کە مەشقیان کردووە، ئیعدادی تەواویان کردووە، نیەتیان بۆ خوا ساخ کردوێتەوە، بۆ دینەکە لێبڕاون، لایەنی شەرعی شارەزا بوون کە ئەحکامەکان ئەم مرتەدانە ئەگرێتەوە، شۆڕشەکەیان شەرعیە، و هەروەها لایەنی مادیان پارە ئیمکانیەتیان بەقەدر بەڕادەیەک هەیە، چەکیان هەیە، ڕوبەڕووبوونەکەیان دراسە کردووە. بەهەرحاڵ ئەمانە تەبعاً هەمووی دراسی ئەوە کرێ وخوای گەورەش فەرمێ فقاتل في سبيل الله لا تكلف إلا نفسك وحرض المؤمنين. تۆ لە پێناوی خوای پەروەردگارە بجەنگێ، داوا لە کەسی غێری نەفسی خۆت مەکە، بەڵام هانیاندا لەسەر جیهادکردنەکە.